کۆمەڵگەش بەمە ئەگۆڕێ برایانی عەزیز ئێمە ئەگەر بمانێ بەڕاستی ئەو عەزیزانەمان کۆکەینەوە کە ئومێدی خێریان بە ئێمە هەیە وەڵڵا برایانی بەڕێزم ئێوە خۆشتان ئەزانن هەمووتانەی بیستنەوە کە چەند کەس ئێستا گوێ لە ئێمە ئەگرێ گومانی باشی بە ئێمە هەیە ئەم گومان باشیە نابێ هەر پاڵتۆک و قسەکردنمان بێ ئەبێ بۆ میلەتی خۆمانی بسەلمێنین کە ئێمە باشترینین نەکار باشی کە ئێمە باشترینین و بە عەمەلی پێیان ناڵێن خەڵکینە وەڵا ئێمە باشترینین بەس بۆیانە سەلمێنین لە دنیای واقعە کە باشترین چۆن قەناعەتمان پێەکەن کە کابرا مسلمانێکی ئێمەی بەردەستەکەوێت لەم ئەوروپایاڵێ بە قوربانە بم بە ساقەوم پیاوی چاکبۆرە لەگەڵ من ئیشکە لەسەر دەغیلەکە بە بۆم بە قوربان ئەڵە وەڵا لەبەرەوەی سیقەم بە تۆ هەیە کاکەم جەماعەتە مسلمانە وەڵا خیانەت ناکەن غەش ناکەن نادزن کابرا خۆی هیچ ناکە پارتیە یەکێتیە بێدینێکە شەو ڕۆژنێ بە ئیسلامەدا بەڵام دێ بە قوربان و بە ساقەی تۆ بێڵێ تۆ لەسەر دەغیلەکەم شکەزانە نایخۆی ئەگەر سەفەری کرد سقە بە تۆ کارت خوا با خێزانەکەم بێ لەگەڵ ماڵیەوە لەگەڵ خێزانەکەی تۆ لێ بمێنێتەوە ئەو چەند ڕۆژە سەفەرەکەم و دێم سقەی بە کەسی تر نییە جا چۆن سقەمان پێکەن لە ئەخلاقمانە لە دەستمانە لە داوێن پاچیمانە ئەبێ ئاوا سقەمان پێ بکەن کوردایەتەکەمان بدەنە دەست بڵین کاکە جان مافی ئەنفال و هەڵەبجە و داماوەکان بدەنە دەست ئێمە خۆمان کوڕە مەحرومین بێ ئەوەی مەغرور بوو بین و بێ ئەوەی قینی مارکسیزم چوو بێتە دڵ و دەروونمانەوە ئێمە هەڵگری ئەم کۆڵین جوامێرانەش بە ڕێگای پێغەمبەرانای بڕین بە حەول و قووەتی خۆ لەبەرەوە عەزیزانی من ئێوە بەس تەسەوری ئەوە بکەن کە چەند کەس چاوەڕێی هیمەتی ئێوەیە زۆر لەخوا ئەوەی چەند تۆ تەسەوریەکەی لەوە زۆرترە چۆن بۆ خۆ مەزانم چەند پەیوەندیمان پێوە کرد لەبەرەوە عەزیزانی من ئەبێ ئەم ئێحتیمامە زۆر بدەینەوە بەخۆمان ئێمە وتومانە ساڵی 2010 ساڵی پێکەوەنانی ئەم 100 کەسێ من بە تەکید ئێستا هەندێک کەوان لە لای خۆم نووسی و من زۆر لەو ژمارە تێپەڕ بوو بەڵام من ئەمەوێ ئێوە خۆتان هەستی پێ بکەن کە لە مەیدانە ئاوە گەورە ئەبن ئەمەوێ هەرێکێک لە ئێوە هەرێکە لە شاری خۆیەوە نامێ خەڵک ئەم جارە پەیوەندی بکە بڵێ ئەرە مامەسەد خوا چی بکەم بڵێ وام کرد پەیوەندی بکە بڵێ وەڵام مامەسە بە فەزلی خوای گەورە ئەوەی کە باست کرد هەرچەنە زۆر باش تێنەگەیشت بووین بەڵام توانیمان ئێستا لای خۆمانە ئەو دەرسانە دانێنێ و کتێبانە هەندێکی پیاکەین و ئەوی پەیامان کردو ئێستا چەند برایەک دەرسەکانمان پێڵێ ئیتر وتومانە باشە بە ئەم 3-4 برایە هاوبیر بن و دەرس بەم 10-12 کەسەمان بڵێن تاکو زۆرترێ بینەگەر بووینە 25 کەس ئێمەش خۆمان نەزمەکەین ئەڵێنەوە 15 کەس هاودینەوە 5 کەس هاوبیرنەوە یەکێ ئیداریە وێکە ڕاوێژکارە وێکە هەستەوانە وێکە نوێنەری ڕابەریە و یەکێکیش هاوڕێ سەرپەرشتی هەمومانەکە هیوادارم ئەو برا بەڕێزانە طبعا ئەمانم هەموو بە نمونە هێنایە و کەوتم لە پیتەبۆرە و لە ئیپسویچ و لە سالزبۆری و پۆرتسمۆث یا ئۆکسفۆرد یا لە ناو لەندەن و یا لە بێرمەنگەهام و لەوانە ئەوە هەمووی نمونەیە فەرق ناکە کابرا لە سویدە لە فنلەندایە لە نەرویجە لە دانمارکە لە سویسرایە لە نەمسایە لە بەلجیکایە لە ئەڵمانیایە لە هۆڵەندایە لە یۆنانە لە هەر شوێنێکە هەیە لەم ئەوروپایە پێویستە هەر یەکە لە ئاستی خۆیەوە ئەم هەیکەلە دروستکا بە بێدەنگ ئاقلانە لەگەڵ ئەو برا عەزیزانەی دەوروبەری خۆیان 3 کەس دانێ و بڵێ یەکێک دەرسیان پێ بڵێ 3 کەس کەسیش ئەمە ئەوەی تیانێ خۆی بادا و بباتە پێشێ و ئەم جۆرەشتانە ئەمە بەو پڕی تەواضوعەوە هەمومانێکی برایانی عەزیزم ئەمەش دایمە لە بەرچاو بێ هەمومان وەک عەمودی کارەبای باڵامان وەک یەکە من لێرە وەستاوم ئەو کتێبانە بەرهەم دێنمەوەی خوێنمەوە طبعا منش بە تەکید ئەو کتێبانە هەموو خوێندوتەوە کە ئەتوانم ئێستا بە هەمووتان بڵێم لەبەر کتێبەکان بە تەکید بۆ پێداچوونەوەش بێ خۆ پێداچوونەوەی هەموویانم کردووە هی ئەو کتێبەش کە خۆم نەمخوێندوت من نەمنووسی لەبەرەوە زۆر زەروریە عەزیزانی من هەموومان ئەم ئیحساسەمان هەبێ ئێستا هەموومان بەبێ ئیستیسنا هاودینی هەموومان مەسئولیەتمان ئەوەیە ئەم 15 کتێبە پەیاکەین بیخوێنی ئومێدەواریشم برای عەزیز هەبێ یارمەتی دەرمان بێ لە سایتی دیدی نوێیە
بتوانین بە PDF دایبەزێن چونکە ئەو خەڵکە همت بەرزەی کە هەمانە لە هەموو شار و وڵات و جێگاکانەوە داوای ئەوەکە. هەندێک کتێب چاپ بوو لە کوردستان چاپ بووە هەر لەبەر پێشتر چاپ بوو پێش زمانی ئێمە. ئەمانە کە چاپ بوون ئێمەمانەوە ئیستیفادە لەو کتێبانە بکەینەوە کە لە بازار ڕاهان. شتێک نییە پارتیوێچێتی مەنعیکایە بەعسیەک بێ مەنعیکاتۆ دیسان لەو خەڵکە. ئەنجا بە PDF دایبەزێنین هەمویان لە سایتی جیاوازیشە بۆی خەڵک بتوانە هەموو نەوعێک لە هەموو لایەکەوە دەستی بیانگاتێ و دایبەزێنێ و لە هەمان کاتیشە بە وەردیش هەبێ بۆ ئەوەی بتوانێ فەسڵیکە بۆ خۆی دایبەزێنە بۆ خۆی حەجمی تری بداتێ یا شتێکی لەو بابەتەیە ئەلوانیەکە یا ڕەنگی تریەکە لەو بابەتە بتوانێت و تەوفیریشی بکەین کتێبەک. لەبەرەوە بە فەزڵی خوای گەورە کتێبەکان تقریبا 210 دەرس ئەلەو بینیان هەمووشی من خۆم شەرحم کردوتم لە سایتی دیدی نوێ کە ئەچیتە ناوەوە ئەگەر کاکەهاتی بەڕێز دایبەزێنێ لەناو وتاری مامۆستایان لە خوارەوە نووسراوە وتارەکانی یان نووسراوە پەنجانەی بەمەی پەیمانگای ئیبن تەیمیەکەیە دەرسەکانت بۆ دێ ئەو براکە نووسیەتی بینووسە لەوێ دەرسەکان هەیە نووسراوە جیهانبینی شایەتمان چوارزاراوە پوختەی پایەکانی باوەڕ تەجوید تەفسیری سوورەی ممتەحینە سیرەی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ئاسۆی فەرموودەوە نوێژ فڵان ئەوانە ئاوا نووسراوە هەتا ڕمان و ڕامان. ئەم دەرسانە لە هەمووی نووسراون شەرح کراون بە سەوتی هەیە ئەلەوێ ئەتوانی تەماشای کەیت و هی ئەم سایتە محاولە بکە لای خۆتەوە تەسجیلی کە ئێستا الحەمدوللا خەڵک لە تەلەفۆنەکەیە تەسجیلی کردووە لە MP3 لە جیهازەکە لە هەر شتێک کە هەتە تەسجیلیەکەی و کتێبەکانیش تەوفیرەکەین بە حەول و قووەتی خوای پەروەردگار. ئەوەش بەڕاستی جێی سەربەرزیمانە خوای پەروەردگار ئینشاءڵڵا بە زەخیرەی قیامەت بۆمان بنووسێ و لە دنیاشا بیکاتە مایەی سەربەرزی مسلمانان و نزیکبوونەوەمان لەم دینە و نزیکبوونەوەمان لە یەکتری. ئەوەش فەزڵی خوای پەروەردگارە کە توانیمانە ئەو کتێبانە هەمووی ئاوە بەرهەم بێنین و چاپ بکرێ و لەو سەری سینەوە بۆ سەری هەولێر لەو سەری هەولێرەوە بۆ سەری مسر بۆ بەریتانیا بۆ وڵاتانی تر بۆ ئەڵمانیا کۆڵ نەدەین و چەند تەکلیف بکە پارەی بۆ کۆکەین و ڕەنج بدەین و هەتا چاپیانەکەین بە جوانترین شێوە بیخینە بەردەستی مسلمان. لەم جزیرەیە کە جزیرەیە کە ئەوروپا مەبەستم لەم جزیرە گەورەیە کە زۆر بەداخەوە بە نیسبەت جالیەی کوردی و تەوجیهی ئیسلامی زۆر کەمە. لەبەرەوە هیوادارم عەزیزانی من احتیمامی زۆرتر پێ بدەین و ڕەحمەتی خواتان لێ بێت.